بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر ناوڕۆکی ئەو لێک تێگەشتن دەکەین کە دوای دوو مانگ لە گربەست لەلایەن سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران واژۆی لەسەر کراوە. ئەو لێک تێگەشتنە چواردە خاڵی لە خۆ دەگرێت کە سەرەکیترین خاڵەکانی لێک تێگەشتنەکە باز لەوە دەکات کە خاڵی سەرەکی شەڕ لە هەموو بەرەکان ڕابیژێرێ بە لوبنانەوە، هەروە هەردوو لە ڕێز لە سەروەری یەکتر بگرن و دەست لە کاروباری یەکتر وەردەدەن، هەروە باز لەوە دەکرێت کە لە ماوەی 6 ڕۆژدا ڕێکەوتنی کۆتایی بکرێت و بەرگەیەکی دیکەی ڕێکەوتنەکە باز لەوە دەکات کە گەماروی دەریایی سەر ئێران لا ببرێت و بەرگەیەکی دیکەکردنەوەی گەروی هورموز لە خۆی دەگرێت. هەروەها وڵات یەکگرتووەکانی ئەمریکا دوای ئەوەی کە ڕێکەوتنی کۆتایی دەکرێت هەموو گەمارۆکانی سەر ئێران لا دەبا و ئێران بە هەمان شێوە بەڵێن دەداوە پابەند دەبێت بە دەست ڕانەگەیشتن بە چەکی ئەتۆمی کە لە ماوەی 6 ڕۆژدا ڕێکەوتنی لەسەر بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەم ڕێکەوتنە چی وای کرد کە واژۆ بکرێەوە دۆناڵد ترامپ پێ رازی بێت، چونکە چاودێران باسی لەوە دەکەن کە زیاتر لە 80 ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی ئێران دابێ. یەک خاڵی تێدایە کە دۆناڵد ترامپ بۆکو سەرکەوتن دەیبەخشێتەوە، ئەویش پرسی دەزڕانەگەشتنی ئێرانە بە چەکی ئەتۆمی، دەزڕانەگەشتنی ئێرانە بە چەکی ئەتۆمی کە ئێران بەڵێم داد کە پێش جەنگیش ئێران ئامادەی هەبوو. ئەم پرسانە و کاریگەری ئەم لێک تێگەشتنە لەسەر داهاتووی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەی هێز قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر کامەران بابان زادە مامۆستای زانکۆ کە لە ڕانیەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێ، سوپاسی ئامادەبوون دەکەین بەر لەوەی کە بچینە سەر قسەکرد لەسەر دەقیە و لێک تێگەشتنێک کە کراوە لە نێوان ئێران و ئەمریکا. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لە ماوەی 2 ساڵە بەڕێز خوێنەوەی زۆرت هەبوو، پێشبینی زۆرت کرد لەبارەی بارودۆخی شەڕ ئاشتی. سڵاو لە ئێوە و سڵاو لە بیسەرانیش. وەڵای تر ئەمە تەنها سەرنجم ئەوەیە لە ساڵی ڕابردوو لە مانگی حوزەیرانەوە کە 12 ڕۆژ شەڕ لە بینی ئیسرائیل و ئەمریکا بینی ئیسرائیل و ئێرانە بوو، دواتر لە مانگی سەیام ساڵەکە بەخۆمان دەزانین یعنی شەڕ لە بینی ئەمریکا و ئیسرائیل لایەکی ئێرانە لایەکی تر. لەو ماوەیەدا لەوانەیە کۆمەڵی بەرنامە لە کەناڵەکەی ئێوە لە کەناڵەکانی تر و کۆمەڵێک نووسین لەسەر کۆی ئەم ڕووداوانەیە کە ڕووی داوە. هەندێک بابەت هەبوو لە سەرەتاوە من وەکو قەنەعەت و شرۆڤەکار پێشبینیم دەکرد و بەتەکید تەسەوڕ دەکەم یعنی شرۆڤەکاری سیاسی دەبێت پێشبێنی بۆ ڕووداوەکان بکات، دەنا تەنها خستنە ڕووی زانیاری و معلوماتەکان بێ ئەوە پێم وایە بینەر و بیسەر لە ڕێگەی سوشیال میدیا و کەناڵەکانەوە و لە ڕێگای مۆبایلەکەی دەستی شەورەتوانێت بەشێک لەو زانیارانی دەستکەوێت زۆر بە ئاسانی. واروەهەوەی کە ڕووی داوە بەتەکید ئەوە ڕۆژانە لە کەناڵەکاندا دەبیسترێ گرنگ پێشبینیکردنەکانە ئەوەی کە لە ماوەی ئەو ساڵەدا پێشبینیم کرد و بە قەنەعەتی شەوە تا ئێستا جێی خۆی گرتووە ئەوە بۆ کە گوتم حکوومەتی ئێستای ئێران ناڕوخێ و ئەمریکاش مەبەستی ڕوخانی نییە و هەروەها گوتومە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانی لێ بەسەردانایە ئەو سیستەمە حکومڕانەی کە هەن لە شوێنی خۆیەتی لە 2 مانگ پێر ئێستا لە یەکەمین کۆبوونەوەی وەفتی ئێران و ئەمریکا لە پاکستان کاتێک کە نەگەشتن بە ڕێکەوتن گوتم شەڕ هەڵناگیرسێتەوە، واتە ڕێگنەکەوتنی ئێران و ئەمریکا نیشانەی هەڵگیرسانەوەی شەڕی گەرم نییە. بگرام شەڕە بە شێوەیەکی سارد و نەشەڕ نەئاشتی بەردەوام دەبێت تاوەکو دەگەنە قۆناغێکی تر، واتە ئەمە نەدەتوانین بڵێن شەڕ کۆتایی پێدێ و نەدەتوانین بڵێمە ئاشتێکی هەمیشەیە و لەوانەیە بۆ ئێستا ڕاست بێ لەگەڵ ئەمە و کۆمەڵێک پێشبینی تر کە دەرهاویشتەی ئەو شەڕی بوون و لەو ڕوانگەیەوە ئێستاش کۆمەڵێک خاڵی تر هەیە دەبێت پێشبینی بکەین لە مەوزوعی ئەم ئاگربەستە وەروەها کۆی ڕووداوەکانی تری لە ناوچەکەدا ڕوودەدەن. جارە پێش هەموو شتێک ئەم سواردە خاڵی لێک تێگەیشتنە، خاڵی ڕێکەوتن نییە، ینی پێم وایە ئەمە بە ڕوون بێ و ئەمە درێژەدانی ئەم 2 مانگیان 3 مانگەی ڕابردووە نەشەڕ نەئاشتیە، بەڵام ئەمەیان بە ڕاست و ڕەوانی دەڵێن بە ماوەی 2 مانگ ئێمە بە ماوەی 6 ڕۆژ شەڕادەوەستێ و ئەم خاڵانە جێبەجێ دەکرێت، بەڵام ئەگە تێبینیت کردوێ ژمارەیەکی زۆر لەو خاڵانی کە باسی لێوە کردووە ئەمە خاڵی یەکلایی کەرەوە نییە، بگرە ئەمە گفتوگۆ دەکرێت لەو ماوەیدا بۆ ئەوەی کە ببێتە ناوەڕۆکی ڕێکەوتنێکی
درێژ خایەن و فەرمی لە دوای ئەم 6 ڕۆژەی لە نێوان ئێران و ئەمریکا و ئەمە ئەم خاڵە بە تایبەتی لە یەکێک لە خاڵەکان کە پێمان دەرێ بە تێگەیشتنی هەردوو لا دەگونجێ ئەم 6 ڕۆژە جارێککە درێژتر بکرێتەوە کەواتە ئێمە هێشتا ناتوانین ئەو دڵنیایە بدەین کە لەوەینی ئێران و ئەمریکا جارێککە شەڕ هەڵناگیرسێتەوە و ئەم ئاشتیا مەرز نییە بە بەردەوامی درێژە بخایەنێ بەڵام ئاسۆیەکی ڕوونا بەلانی کەمەوە ئەگەری درێژکردنەوەی جارێکی هەیە واتە سەرمانجێکی تر ئێمە دڵنیاین کە بەپێی ئەم حالەتە بێ ئەگەر خروقات ڕوونەدا ئەوە ئێمە لە حالەتێکدا دەژین کە لە شەڕ دوورین و بەتاکید کە لە شەڕ دوورین ئێمە محکومین بە کۆمەڵێک دەرهاویشتەکانی دوای شەڕ و لەو ماوەیەدا مفاوەزات دەکەن لەسەر گەروی هورمز مفاوەزات دەکەن لەسەر پیتاندنی یۆرانیۆم لەسەر بابەت ئاودانکردنەوەی ئێران و هەروەها لەسەر هەناردەکردنی نەوت لەسەر شەڕی ئیسرائیل ئێران و هەروەها لوبنان یان کۆمەڵێک لەو دۆسیانە هەیە کە تەسەوڕ دەکەم ئێران و ئەمریکا لەگەڵی متتەفیقن کە هەنگاو بەهاون بەڵام کۆمەڵێک دۆسیەش هەیە ئاگادار بن ینی من پێم وایە ئەمە لەم لێ تێگەیشتنەیدا زەمانەت نییە بۆ نمونە ینی بە ئەمە خاڵێکە لابرنی گەمارۆ لەسەر ئێران ینی ئەمە خاڵێک کە تەنها ئەمریکا نییە گەمارۆی لەسەر ئێرانداناوە لەناو ئەمریکاش تەنها یەک وەزارەت و یەک جیهاد نییە گەمارۆی لەسەرداناوە بەشێک لە گەمارۆکان تایبەتە بە وەزارەتی خەزانەتی ئەمریکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەزارەتی جەنگ و هەروەها بەشێک لەم گەمارۆیانە تایبەتە بە بڕیارەکان و گفتوگۆیەکانی ئاژانسی وزەی ئەتۆم بەشێکیان بڕیاری نەتەوەی گرتوەکانە واتە ئەندامانی ئەنجومەنی ئاسایش بە زۆرینێ دەنگ ئەم گەمارۆیان بەسەر ئێراندا سەپاندووە واتە دەبێت ئەمریکا کار بکا بۆ ئەوەی کە لە کۆمەڵێک ئازدا ئەم گەمارۆی هەڵگرێ و پێشبینی ناکرێت لە ماوەی ئەو 6 ڕۆژەیدا ئەمریکا بتوانێت لە هەموو بوارەکان گەمارۆ هەڵگرێ واروها لە هەموو ئاستەکان بکەوێتە گفتوگۆ تاوەکو قەرار بدە بەتاکید وەکو ئاژانسی وزەی ئەتۆم وارە ویلایەتە گرتوەکانی ئەفوان نەتەوەی گرتوەکان ئەمانە قەنەعەت و موافقەتی وڵاتانی تری دەوێت کە بەشدار بوون لەو بڕیارە واروها مۆزوعی بابرێن ئەم ڕێکەوتنامەیە تایبەت بە لوبنان ینی ئەمە لوبنانیش دەگرێتەوە بەڵام دەبینین تاکو ئێستا ئیسرائیل بڕیاری یان بڵێن لێدوانی ئەوەی داوە کە لە باشووری لوبنان ناکشێتەوە داوەکو حیزبوڵات چەکدار بێ و چەکدانانی حیزبوڵات پێم وایەوە ئاسان نییە ینی بە دیوێک لە دیوەکان ئەگەر کۆمەڵی خاڵیان جێبەجێکردنی ئیجابی بێ و لە بینی ئەمریکا و ئێراندا بێ لە ڕێگەی گفتوگۆیەکان بەڵام هەندێک خاڵیش هەیە من وا تەسەوڕ دەکەم تەنها بە ئێران و ئەمریکا ناکرێ و دەبێت لایەنی تر بێنە سەرخات و هاوکاری ئێران و ئەمریکا بکەن بۆ ئەوەی کە ئەم لێک تێگەیشتنە دوزار بێ ئەو ڕێکەوتنەی کە بەرەو ئامانجەکەی دەڕۆن باشە کاکتۆرۆکاری چی بوو بڵێن ئەمریکا ڕازی بوو ئەم لێ تێگەشتن لەگەڵ ئێران بکە و لە بڵین کە چواردە خاڵ لە خۆی دەگرێ و باز دەو دەکرێت کە دەبێت لە کۆتاییدا ئەم ڕێکەوتنە ببرێتە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی نەتەوەی گرتووەکان پەسەندی کە دوایەوەی کە دەگەنە ڕێکەوتنی کۆتایی لەسەر بەرنامەی ئەتۆمی هۆکارەکان چی بوون خۆ پێشدەنگیش ئێران ئامادە بوو لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی گفتوگۆ بکە ئێستا و خاڵی سەرەکی کە دۆناڵد ترامپ بڵێن شانازی پێوە دەکات دەڵێ ئەوەیە کە ئێران چەکی ئەتۆمی نەبێ و دواتر میکانیزمێک بە گفتوگۆ لە ماوەی ئەو 6 ڕۆژە یاخود زیاتر میکانیزمێک دابنرێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو یۆرانیۆم بپیتێنراوە ڕێژەی لە 60 بەرەگەی زانستی کەم بکرێتەوە چی گۆڕاوە بڵین بەراورد بە پێش جەنگ لەبارەی بەرنامەی ئەتۆمیەوە من نەویست وەڵامەکەی تر درێژە بدەم لەبەرەوەی با بڵێن پیتاندنی یۆرانیۆم واروەها قەدەخەکردنی ئێران لە بوونی خاوەندارەتی بۆ سەرچی ئەتۆمی ئیشی شەکە لەو قومبەلە مەلغومانەی کە گەشتنە نەتیجە تێیدا ئەستەمە چووکە لە مێژە ئێران و ئەمریکا لەسەر ئەم دۆسیە و ئاژانسی وسەی ئەتۆم لە مێژە لەسەر ئەم دۆسیە لەگەڵ ئێرانە گفتوگۆ دەکەن یعنی ئێمە وا تەسەوڕ نەکەین یعنی با ئەمەش بکەن بە پێشبینی لە وەختێکدا قسەی لەسەر بکەین من وا تەسەوڕ ناکەم لەماوەی ئەو 6 ڕۆژەیدا ئەو ڕێکەوتنامە هەمیشەیەی بەتەمان ئیمزای لەسەر بکەن لە دوای ئەم لێک تێگەیشتنەوە لە بەیانیەوە من تەسەوڕ ناکەم لەماوەی ئەو 6 ڕۆژەیدا ئەو خاڵانەی کە لە چواردە خاڵەکەدا هاتووە هەر هەمویان بگەنە نەتیجەی کۆتایی و بگەن بە ڕێکەوتن بەڵام مەرزیش نییە ئەگە نەگەنە ڕێکەوتن چڕ هەڵدەگیرسێتەوە نەخێر من پێشبینی دەکەم ئەم 6 ڕۆژە درێژ بکرێتەوە بۆ خۆناخی دواتر تاوەکو
لێک تێدەگان و مەرجیش نیە لەسەر هەموو خاڵەکان لێک تێبگەن واتە ئێمەوە تەسەوڕ نەکەین ئەمە ئەنجامێکی کۆنکریتیە لە بینی ئێران و ئەمریکا و لێستا بەدواوە لە نێوان ئێران و ئەمریکا هیچ ناکۆچیەک ڕوونادا و ئەم لێک تێگەیشتنە دەبێت تا ڕێکەوتنامەیەکی هەمیشەی لە دوای ئەم 6 ڕۆژەیدا یعنی من تەسەوڕ ناکەم زەمانەتێکا بێ و خوێندنەوەی منش بۆ ئایندە ئەوەیە کە لەو 6 ڕۆژەیدا زێتر بەلای ئەوەدام یعنی پێم وایە کە لەو ماوەیەدا نەتوانن بگەن بە هەموو ئەو خاڵانەی کە لەوێ دیاریان کردووە ئایا ئەمریکا بۆچی ینی با ئێمە لەو ڕوانگەیەوە بۆچی ئەمریکا سازشی کرد بۆ ئەم ڕێکەوتنە لە قاندازی ئێران ئەم بابەتە زۆر دەوروژێندرێت تەسەوڕ دەکەم بە تایبەتی من لە مێژە وا دەبینم ئەم ڕێکەوتنامەیە لە قانزازی هەردوو لایەنەوەتە لە بەرشەوەندی ئێران و ئەمریکایە ینی من واتە ئێمە بەڕووکەشی تێدەگەین کە وا خوێندنەوە بۆ ئەم ڕێکەوتنامە بکەین کە بڵێن پشتی شێر لە قانزازی ئەم ڕێکەوتنامەیە لە بەرژەوەندی ئێرانە و پشکەکەمەکەی لە قانزازی ئەمریکایە من وای نابینم چونکە لە سەرەتاوە ئەمریکا گوتومە نەویستۆ حکوومەتی ئێرانێ بخاتاوەکو ئێمە حکوومەتی ئێرانێ ماوە و ئێستای اعتراف بە ئەم حکوومەتە دەکرێ و ڕێکەوتنی لەگەڵ دەکرێت کەواتە ئێران سەرکەوت من وایە تەسەوڕ ناکەم چکۆ لە پێشترش ئەم پێشبینیم نەبوو کە ئێران دەڕوخێ و پێم وابوو ئەمە فشارێکە بۆ سەر ئێرانێ تاوەکو بتوانێت بە ڕێکەوتنامەیەکی هەمیشەیی ناچاری بکە ئەو ڕێکەوتنامە هەمیشەیی کە ئەمریکا دەیەوێت ناچاری بکە هێشتا ماوە ئێمە پێمان وابێ کۆتایی پێهاتەوەواتە زووە ئەو بڕیارە لەسەر ئەمریکا لە ئێرانی دەویست ئاستی لێڤڵی هێز و سەرچینەوەی بێتە ئاستێک کە ڕێکەوتنی لەگەڵ بکە واتە ئایا ڕێکەوتنەکەی لەگەڵ دەکەیان نایکە ئەمە مەجال ماوە ینی دەرفەت ماوەی ئەو بڕیارە لەسەر بدەن دوو ئەو دیزاینەی کە ئەمریکا لە ساڵانی ڕابردوودا پێڕازی بووە بەوەی کە ئێران بمێنێتەوە وەکو هێزێک هەمیشە مەترسی بێ لەسەر وڵاتانی کەندا و دەوروبەر بۆ ئەوەی وڵاتانی کەندا و وڵاتانی سعودیە و دەوروبەر بەو ئاسانیە دەستبەرداری وجودی ئەمریکا نەبن لە ڕووی عسکەری و لە ڕووی ئەمنیەوە بۆ ئەوەی کە قەنەعەتیان وابێ کە هەمیشە مەترسی ئێرانیە لەسەرە ئەم بەرژەوەندەی ئێرانێ لە دوای ئەم ڕێکەوتنەشوە خۆی ماوە چونکە ئێران بەم شەڕەی و بە بردومانکردنە درۆن هاویشتنە بۆ وڵاتانی کەندا و زێتر ئەو حقیقەتی سەلمان کە لێستا بەدواوە دەبێ وڵاتانی کەندا و زێتر ملکەسی خواستەکانی ئەمریکای بن لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازی و لە ڕووی با بڵێن ئابوووریەوە بۆ ئەوەی کە مەترسی ئێرانیان لەسەرەوە ئەمریکا دەبێ بیان پارێزێ کەواتە ئەم بەرژەوەندی ئێران ئەمریکا لە ناوچەکەدا هەرماوە و هەروەها بەرژەوەندی ئەمریکا پێم وابە لەو شەڕەدا پەیامێکی دای ئیسرائیل کە تۆ بە تەنیا ناتوانی شەڕی ئێرانێ بکەیت کەواتە جارێکتر ئەمریکا ئەو پەیامەی دایەوە ئیسرائیل کە تۆ نەبووی بۆ وڵاتە زلهێزا بتوانی لە چوارچێوەی بڕیارەکانی ئێمە دەرچی وەکو ویلایەتە کردەکانی ئەمریکا واتە ئەمریکاش لە لای خۆیەوە کۆمەڵێک دەستکەوتووە لەم شەڕەی و ئەویش بەبێ دەسەڵات و بە نوشستی و با بڵێن کەوتو نایەتە دەرەوە ینی من وا دەبینم ئەمریکاش بۆ قۆناغی دواتر دوای ئەم شەڕەی کۆمەڵێک پەیامی دایە وڵاتانی دەوروبەر بۆیە واتە سەوڕ دەکەم ئەم شەڕە لە بەرژەوەندی هەردووچیان بوو و دەبێ ئەوەی کە بە شەڕ بەدەستیان نەهێناوە لە ئێستا بەدوا بەڕێکەوتن بەدەستی بێنن و دووریش نییە ئەگەر ڕێک نەکەوتن جارێککە ئەم مەترسیانەی هەڵگیرسانەوەی شەڕ دروست بێتەوە بەڵام ئەمە سراعی بینی ئێران و ئەمریکا سراعێکی بەردەوامە لە ناوچەکەدا وواش تەسەوڕ ناکەم بەو نزیکانە کۆتایی پێبێ باشە بەس کاکتۆر من خوێن بڵێن پێش بەرنامەکەش راپۆرتی زۆرم خوێندەوە تا بڵین لە ناو ئەمریکاش ڕخنەی زۆر لە دۆناڵد ترامپ دەگیرێ لەسەرەوەی کە چ دەستکەوتێکیە بۆ لەم جەنگەدا دەڵێن پێش ئێرانی پێش جەنگیش ئێران ئامادە بوو لەسەر بەرنامەی ئەتۆمی بڵین گفتوگۆ بکە وە لە ڕکەوتنی ئۆباما بە هەمان شێوە ئێران دەستی ڕانەدەگەیشت بە چەکی ئەتۆمی و لە ڕێکەوتنی ئۆباما درەنگتر دەستی دەگەیشتەوە بە پارە بڵۆکراوەکان بەس لەم خاڵانەی کە یاداشی لێ تێگەشتن کە دوێنێ واژۆ کراوە بە فەرمی بڵاوکراوەتەوە بەشی زۆری لە بەرژەوەندی ئێراندا نیە بۆ نمونە ڕاگرنی جەنگ لە هەموو بەرەکان ڕێزگرتن لە سەروەری و دەستێوەردان لە کاروباری ناوخۆی ئێران دواتر لابرنی گەمارۆی دەریاییکردنەوەی هورموزە اینجا ئەمریکا و هاوبەشەکانی پابەدەن بە 300 میلیارد دلار لابرنی سزای نەوت بڵین ئێران بەڵێمدا چەکی ئەتۆمی نەبێ سزای نوێش نەسەپێنرێ خاڵەکان ئەوەی کە واژۆ کراوە بەشی زۆری لە بەرژەوەندی ئێراندا نیە
زانیت هەندێک خەڵ هەیە ئێمە پێمان وابووە مەسەرەن ئێرە ئەمریکا دەتوانێت دەست بەسەر گەروی هورمزدا بگرێ و ئەمە ئێرانە ڕێگر بۆ لەبەوەی کە نەهێڵێ ئەمریکا دەست بەسەر گەروی هورمزدا بگرێ و ئامانجەکەی ئێران نەیەتە دی لە هەژمون دروستکردن لەسەر گەروی هورمز لێشەوە بۆ کەنداوی عەرەبی و کاریگەری دروستکردن لەسەر نرخی نەوت و پەترۆڵ لە دنیایەدا ینی ئەو کاتێ هەموو کارخانە و وڵاتانی پیشەسازی مەجبور بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بن لەبەرەوەی یەک لە سەرچواری کارخانە و شەریکاتی دنیایە بە وزەی وڵاتانی کەندا و کار دەکاوە بکە دەژێر دەستی ئەمریکایە بە تاکید ئەمە هەژمونە کە دروست دەکاوە بەرزبوونەوەی ساری نەوت و نزمبوونەوە ڕاستەوخۆتە کەورە دەستی ئەمریکایەوە ئەمە دیوە ڕووکەشەکەیەتی کە ئێمە دیڕاستەی دەکەینێنی پێمان وایە ئێران نەیتوانی ئێران عەفوان ئەو توانایی هەبوو ئەمریکای تێک شکان لەوەی کە هەژمون نەکاتە سەر گەروی هورمز بەڵام دەبێ ئاگاداری ئەوەی بین ئەو کۆبوونەوەی ئەمریکا لەگەڵ رووسیا ئەو کۆبوونەوەی ئەمریکا لەگەڵ چین لەگەڵ وڵاتانی تر لەگەڵ وڵاتانی ئەوروپا من واتە سەوەڕ دەکەم ئەمانیش لەو ڕێگەرەیە ئەو پەیامەیاندایە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کە دەستگرتن یان بابرین بە تەنیا هەژمونکردن بەسەر گەروی هورمز بۆ ئێمە لەوانەیە خەتی سوور بێ و ئێمە ڕێگا نەدەین و ئێمە پشتیوانی لەو ڕوانگەیەوە لە ئێرانێ بکەین بەنا ڕاستەوخۆیانی بە تەنیا بەرگریکردنی ئێرانی نەبوو کە ئەمریکای دوورخستەوە لە دروستکردنی هەژمون بەسەر گەروی هورمزەوە وڵاتانی ناتۆش لەو ڕوانگەیەوە زەرەریان دەکرد کاتێک ئەمریکا سەیری کرد لەو جەنگەدا ئەگەر دەست بەسەر گەروی هورمزدا بگرێ نەیاریەتی وڵاتانی ئەوروپا و چین و رووسیا و ئەم وڵاتانەشی بۆ دروست دەبێ و بە ئاسانی ناتوانێت ئامانجە ئابوووریەکانی لەو ناوچەدا بەدیبێنێ بە تەکید لە ڕووکەشدا ئێمە پێمان وایەوە ئێرانە بەرگری کردووە بە ئێران بە تەنیا بەرگری کردووە بەڵام تەسەوڕ بەڵام قەت ئەو لێکدانەوەتان نەبێت کە ئێران بە تەنیا ڕێگر بوو بێ و بەرهەڵست بوو بێ لە دروستبوونی هەژمونی ئەمریکا بەسەر کەنداوی عەرەبی بە تایبەتی لەم دوایەدا کە لە دەرەوەی گەروەکە گەمارەوەی خست بۆ سەر گەروی هورمز و کەنداوی عەرەبی واتە ڕێگری کەشتیا بازرگانیەکانی نەیاری بە ئێران لەلایەن ئێرانەوە ئەوە بە دیوێک لە دیوەکان ئێرانیش کەوتبۆ ژێر ئەو فشارەیەوە بۆ هەیە ئەو گەمارەوەیەوە واتە سحری کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز لایەن ئێرانەوە بەهۆی گەمارۆی ئەمریکا بەسەر گەروی هورمزەوە دەتوانم بڵێن بەشێکی بەتاڵ ببەوە بەڵام ئەمریکا ئێستا ئەمریکای پاشەپکشە پێکرد بەمە بە تەنها ئێران نەبوو وڵاتانی تری زلهێز بوون کە ئەو پەیامەیاندا بە ئێران بە تەنها ناتوانێت دەست بەسەر گەروی هورمزدا بگری ئەمە بەدیوێکی ترت پێم وایە مۆزوعی بابرین پیتاندنی یۆرانیەم کە ئەمە خاڵێکی زۆر جەوهەری گرنگ بووە لایەن ئەمریکیەکانەوە هێشتا ماوە ئێمە بڕیاری لەسەر بدەین هێشتا زووە بۆ ئەوەی کە ئێمە پێمان وایە لەو بابەیەوە ئەمریکا سەرکەوت بۆەوەی کە ڕێگری کردووە واتە ئێرانیش بای خۆی پشودرێژە و بای خۆی مناوەراتی سیاسی هەیە لە مۆزوعی پیتاندنی یۆرانیۆم و ئەگەر بگەڕێنەوە سەر گفتوگۆ و یان بگەڕێنەوە سەر مفاوەزاتەکان لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆم و لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان و لەگەڵ ئەمریکا لەسەر ئەو پرسە ئەمە دەگەیەنێ کە ئێران پشودرێژێکی زۆرە لەسەر ئەم بابەتە بۆیە زووە لەو ڕوانگەیە ئەمە بڕیاری لەسەر بدەین باشە بەس کاکتۆر بەشی زۆری چاودێران دەڵێن ئەوە چەکی گەروی هورمز بوو کە وای کرد ئەمە جێبەجێ بکرێت چونکە ئێران لە ڕێگەی گەروی هورمزەوە ئازاری ئابووری جیهانیدا کە قەیرانی وزە دروست بوو نەوت لە $60 و پێش جەنگەکە بەرز بۆ بە سەروی $110 و بامان شێوە هەتا لە ناوخۆی ئەمریکاش بڵین بنزین گران بوو هەر بۆیە و قەیرانی وزەیە بوو چەکێکی استراتیژی نەبوو یاخود قۆناغی دواتر ئێستا باز لەوە دەکرێت کە ئێران لەگەڵ عومان بەیەکەوە پارێک وەرگن لە قۆناغی داهات و لەو 6 ڕۆژەدانا دوای ئەوەی کە ڕێکەوتنی کۆتایی دەکرێت بە ناوی پارەی خزمەت گوزاری خۆی دەزانین چۆنە من ئەم بابەت ئاز دەکەم زۆرێک لێک تێکنەگەیشتن هەیە لە شیکاریەکەی من لەگەڵ بابرین پرسیارەکەی تۆ من نەمگوتووە ئەمە ئەنجامی باشی نابێکردنەوەی ئەم گەروە لەلایەن ئێرانەوە و ئەم نەتیجەی ئەم ڕێکەوتنەکە جارێک ئەم گەروە بکرێتەوە بەرەو دنیادا تەنها جیاوازیەکە لەوەدایە من واتە سەوڕ دەکەم ئەو لێک تێنەگەشتنی نێوان من و تۆ ئەوەیە کە من پێم وایە ئەم دەستکەوتانەی باسم لێوە کرد هەموو ئەو دەستکەوتە ئیجابیانەی هەیە و ئەم گرتنی گەروی هورمز هەموو ئەو زیانانەی هەیە بەڵام بە تەنیا ئێران خاوەنی ئەو سەرکەوتنە نییە بەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا لەو خاڵە لێک تێگەشتنی کە هاتووە ئێران گەروی هورمز دەکاتەوە بەرەو ڕوودنیایەدا وەروە ئەمریکا نوشستی هێنا لەوەی کە دەست بەسەر گەروی هورمزدا بگرێت تەنها لەم خاڵەدایە من دەڵێم
تەنها ئێران نەبوو بە تەنیا چۆچی بە ئەمریکا داداوە ئەمە منزومەیەکی گشتی وڵاتانی دەرەوەی ئەمریکا و ئێران بووە کە ڕێگر بوون یان با بڵێن لەوانەیە پەیامیان دابێتێن ئەمریکا ترساوە لەوەی کە هاوکاری ئێرانێ بکەن کە ئەمریکا ئەو خواستەی نەیەتە دی یعنی مەبەستم لە بکەری ئەم نوشستێ ئەمریکایە ئەجینا بە تاکیدکردنەوەی گەروی هورمز وارووا داخستنی کاریگەری گەورەی دەبێت لەسەر ئابووری جیهان و ئێستا کردنەوەکەی کاریگەری و گەورەی هەیە لەسەر نرخی نەوت واروەها لەسەر بەهای تمەن و بەهای دینار و بەهای دۆلار و یعنی بەگشتی یەکێکە لە کاریگەرە ئەکتیڤەکان بەسەر بەرز و نزمی گۆڕانکاری ئابووری لە جیهاندا بەگشتی. باشە بەس کاکتۆر چ جیاوازێک دەبینی لەوەی کەم لە یادداشتێک تێگەشتنە هەیە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە لە 2015 لە سەردەمی ئۆباما کرا پێ دوای دۆناڵد ترامپ شتێکی کرد بەدەست بێنێت ینی زیاتر لەو ڕێکەوتنە چونکە ئەو کاتەش ئێران پابەند بۆەوەی کە چەکی ئەتۆمی نەبێ و ئێران درەنگتر دەستی دەگەیشت بەو پارە بلۆکراوەکان ئێستا باز لەوە دەکرێت کە لەگەڵ ڕێکەوتنی کۆتایی پلە بە پلە بڵێن خاڵێک ئێران جێبەجێ کە خاڵێک ئەمریکا جێبەجێ بکات دۆناڵد ترامپ کە هاتە دەرەوە لەو ڕێکەوتنە پێ دوای شتێکی زیاتر بەرز بێنێت لە ئۆباما خۆی با پێت بڵێم ینی مۆزۆی پارە بلۆکراوەکانی ئێران و کۆمەڵی خەڵ هەیە کە لە سواردە خاڵەکەدا هاتووە ئەگەر تێبینیت کردوێ بەشێک لەمانە ینی هێندەی پێیوەستە بە ڕێکەوتنە هەمیشەیەکەی دوای دوومانجیەکە هێندە لەم لێک تێگەشتنەیدا ئەگەری جێبەجێکردنی نییە ئەگەداری ئەو بابەتەی بینی ینی ئەمە پێمان وانە بێداخوا دوو هەفتەی کە هەموو پارە بلۆکراوەکانی ئێرانە دەگەڕێنێتەوە ناوڕۆکی ڕێکەوتنامە جێبەجێ دەکرێت ئەمە بەشێکیان تایبەتە بە گەشتبینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانەی کە لە بینی ئێران و ئەمریکادا هەیە و بە تاکید ئەو خاڵانش کە تایبەتە بە نەتەوە یەکگرتووەکان دووبارە من وا نابینم هەتاوەکو دڵنیانە بنەوەی کە خاڵک ینی بە دیوێک لە دیوەکان ئەم ڕێکەوتنامە هەمیشەیە کە هەردووچیان بە ئاڕاستی دەڕۆن جێبەجێ بکرێ بەشێک لەم خاڵانەی کە لە خاڵت لە سواردە خاڵیەکەدا تۆ جێبەجێ بکرێ. بەڵێ سەبارەت بە خاڵێک ئێستا بڵێن ڕخنەی زۆر لە ترامپ دەگیرێ پرسی ئەو 300 میلیارد دۆلارەیە کە لە ڕێکەوتنەکەدا هاتووە دەڵێ ئەمریکا و هاوبەشەکانی پابەندە بن بە پێشکەشکردنی پلانێک بۆ ئاودانکردنەوەی ئێران کە لە 300 میلیارد دۆلار کەمتر نەبێت پێ دوای ئەو پارە دەبێ هاوبەشە هەرێمیەکان باز دەکات وڵاتانی کەندا و بیدەن دەزانی چۆنە تا ئێستا دیاری نەکراوە جیهای پەیوەندیدار ئەم پارە دەدا چ لایەنێکە بەڵام ئێران یان بەڵێن قەرەبوو دەکرێتەوە یان بەشداری دەکرێت لە ئاوەدانکردنەوەی ئێران بۆ مەبلەغی کە باس لێوە کرد بەڵام خۆی خاڵێک هەیە بە دووبارە ئەمە نەبینە با بڵێن خراپ تێگەیشتن من ناڵێم ئەم خاڵانە لە بەرژەوەندی ئێرانەدانە بەڵام هێشتا زوو ئەو بڕیارە بدەین کە لە سەدا هەشتای وەکو لە سەرەتای بەرنامەکەتەوە ئاماژەت بۆ کرد کە لە بەرژەوەندی ئێرانە هێشتا زوو ئێمە ئەو بڕیارە بدەین بەڵام خاڵی بەشداریکردنی ئەمریکا لە ئاوەدانکردنەوەی ئێران و هەروەها کردنەوەی گەروی هورمز و کۆمەڵی خاڵی زۆر گرنگی تێدایە ئەمانە ئەگەر بێت و جێبەجێ بکردێن و هەنگاوەکان بەرەو پێش بچن بەشی زۆریەکەی لە بەرژەوەندی ئێرانە بەڵام هێشتا ماوە بڕیاری کۆتایی بدەین کە بە فیعلی بەو ڕێژەیە لە بەرژەوەندیەتیانە باشە مەبەستم لەو بڕپارەیە چووکە خۆلە دەقی ڕێکەوتنەکە هاتووە ئەگەر جێبەجێ بکرێ دەڵێ ئەمریکا و هاوبەشە هەرێمیەتەکان مەبەستمەوەی وڵاتانی کەندا و ئەگەر بڕیار بێ ئەو پارەیە وەکو پلانی ئاودانکردنەوە یاخود بە شێوێکی ناڕاستەخۆک و قەرەبوویەک بێ بۆ ئێران دەبێ وڵاتانی کەندا و بیدەن پێ دوای ئەمریکا پارەکە بدە خۆی من دڵنیات دەکەمەوە ئەمریکا لە ئەمە بابەتێکە ینی ئەمە بابەتێکە لەوەی کەانێ دەرە من قەنەعەتە پێشبینیەکانی خۆمی لەسەدا دەڕێژم ینی هەمیشە ئێران لە هەر جەنجێک کە بیباتەوە لە هەوڵی ئەوەرەدا کە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی مادیەوە کەمترین زەرەری لێ بکەوێ ینی بتوانێت کولفەی شار بخاتە بەردەستی بخاتە با بڵێن ئەو وڵاتانەی کە بە ناو دیفاعیان لێ دەکەی یان جەوێک دەخولقێنێک کە ئەو شەڕە بۆ ئەمن و ئاسایشی ئەوان زامن دەکەم ینی تۆ پێت سیر نەبێ ئەو جەنگەی کە ئەمریکا لە ساڵی 1991 بۆ دەرخستنی عێراق لە کوێت با بڵێن هەڵی ژیرسان لە بەرامبەر بە عێراقدا هەموو ئەو زیانە مادیانەی لە ئەمریکا و لە هاوپەیمانەکانی کەوت هەموو دواتر لە 1996 وابزانم لە نەوت بەرامبەر بە خۆراک ئەو زیانانەی وەرگرتەوە بۆ خۆی و بۆ هاوپەیمانەکانی و بۆیە من پێشبینی دەکەم ئەمە بخاتە سەر
هاوپەیمانەکانی بەتایبەتی لە وڵاتانی کەندا و ئەم بڕەپارەیە چونکە ئەمریکا قلەیز وڵاتێکدا بە زەحمەت بۆ خۆی چۆتە ژێرباری و هێندەی ئەو وڵاتانەی کە وای نیشانداوە کە مەترسین ئەم وڵاتە لە سەران بە شێوەیەک لە شێوەکان بەوان ئەو پارەی دەفا کردووە و ئەمەش پێشبینی دەکەم بەلانی کەمەوە کە ئەمریکا بۆ خۆی بەتەنە نەچێتە ژێرباری پێدانی ئەو بڕەپارەیە گەرچی ئەو بڕەپارەیە بۆ وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا و خاوەن ئابووری بەهێز بڕێکی زۆر نییە بۆی بزانین بە ناچاری پارەکە بدەن و بڵین دوای ئەم ڕێکەوتنە ئەگەر سەر بگرێ ئاسایشیان چی بەسەر ئاسایشی وڵاتانی کەندا و ناوچەکە بڵێن بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو نەخشەی هێز زارە پێش هەموو شتێک مۆزوعی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەخشەی سیاسی وڵات ناگۆڕێت چونکە بە شەڕی گەورە نەخشەی سیاسی دەگۆڕێ ئەم زارەوەی بەجارێ وردە لە واقعەکەدا دوور خینەوە هەر شەڕێک دوو دروست دەبێت لە بینی دوو وڵاتان یەکسەر ڕاستەوە خۆ گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەخشەی وڵاتان و نەخشەی سیاسی دێنینە گۆڕێ نەخشەی سیاسی لە ناوچەکەدا بە شەڕە گەورە جیهانیەکان دەگۆڕێ بەم شەڕانە ناگۆڕێ و هیچ شتێک لە گۆڕێنیاوی کە دەمێنێتەوە معادلاتی هێزە وڵاتانی کەندا و لە بەردەم دوو ئەگەردان لە ئێستا بەدواوە بە هەردوو ئەگەرەکە من واتە سەوڕ دەکەم لە بەرژەوەندی ئەمریکایە یاخود یەکەمینەن ئەوەیە پەنە زیاتر بۆ ئەمریکا دەبن بیان پارێزە لە هەر ئەگەرێکی شەڕ لەگەڵ ئێران و ئەمریکایە دروست بێ ینی ئەمە ئەگەرێکە ئەگەری دوم ئەوەیە کە لەوانەیە خاڵی لاوازی خۆیان لە منزومەی بەرگری زانی بێ لەم شەڕەی و ئەمریکا چەچیان پێ بفرۆشێ و منزومەی بەرگریان پێ بفرۆشێ بۆی بتوانن لە کاتی هەڵگیرسانەوەی شەڕ و لە کاتی هێرشی ئێرانە خۆیان بەرگری بکەن واتە لە هەردوو حالەتەکەدا وا دەبینم ئەمەش بکەوێت ئەمەش یەکێک بۆ لەو دۆستکەوتانی ئەمریکا قانزازی لێ بکە لەبەر وڵاتانی کەندا و زیاتر تێگەیشتن کە بۆ خۆیان ناتوانن بەرگری لە خۆیان بکەن لە هەر شەڕێک تا ئێستا ئەو قەنەعەتیان بۆ دروست بووە لە 1970 بەدواوە کە ناتوانن بەرگری بکەن بەرامبەر بە هەر هێرشێک ئیسرائیل بیان کاتە سەری بۆیە لە مەسەرەی غەزە و لە هەر دەستدرێژیەکی ئیسرائیل بۆ سەر کەرامەتی وڵاتانی عەرەبی ئەوان بێدەنگن و لە ئێستا بەدواوە زیاتر ئەم یەقینیان بۆ دروست دەبێت کە بەرامبەر بە ئێرانیش ناتوانن بەرگری لە خۆیان بکەن کەواتە وڵاتانی عەرەبی لە بەردەم هەژمونی دوو هێزی ناوچەکەدان کە هەردوو هێزەکە دراوسێن لەگەر وڵاتانی عەرەبی و وڵاتانی عەرەبی هەمیشە مهددن بۆ مەترسی ئەگەر ئەمریکا نەیان پارێز و ئەمریکا بێتە پارێزەری ئەمنیەتی وڵاتانی عەرەبی و ئەم پاراستنەی وڵاتانی عەرەبیش لایەن ئەمریکا و بەتەکید بێ بەرامبەر نییە بۆیە پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئەمریکا بەتایبەتی کەندا و ئەروانی و دوورگەی عەرەب و سعودیە لەوانەیە لە ئێستا بەدواوە بکەونە ژێرباری کۆمەڵێک ڕێکەوتنامی ئەمن و سەربازی تر کە وا دەبینم ئەمەش لە بەرشەوەندی هەژمونی زیاتری ئەمریکا دەبێت بەسەر ئەو وڵاتانە لەبەرچی لەبەروی ئەم وڵاتانە منزومەیەکی بەرگری بەهێزیان نییە و تەسەوریش ناکەم حکوومەتەکانیان بیر لەوە بکەنەوە خۆیان لەسەر پێی خۆیان ڕابوەستن بەرامبەر بە و دوو هێزە مەترسیدارە بۆ سەر ئەوان کە باسم کرد باشە کاک تۆ سەبارەت بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە یەکێک لەو خاڵانە باز دەکرێت کە ئیسرائیل خۆی لە شەڕێکەدا بۆ بەڵام ئێستا لە ڕێکەوتنەکان دانیە و بڵێن ئیسرائیل تاکو ئێستا زۆرێک لەو جنگانەی کە هەیەی بۆ یەکلانە کراوەتەوە لە غەزە بە تاوەتی ئەو لە باشووری لوبنانە ئەوە لەگەڵ ئێرانە لەگەڵ حوسیەکانە بامان شێوە لە ناوخۆی بڵێن حکوومەت و ئۆپۆزیسیۆن کێشەیە هەڵبژاردن هەیە لە مانگیدا لە ئیسرائیل پێ دوای ئیسرائیل دەتوانێت لە قسەی ئەمریکا دەرچێ و بەبێ پشتیوانی ئەمریکا ململانەی دیکە لەگەڵ ئێران بکە ئەو بابەتە لە سەرەتاوە ئاماژەم بۆ کردیانی وەکو لە زارەوەی سیاتر قومبەلەی مەلغومە ئەویش قومبەلەیەکی چێندراوە بۆ وەکو بڵێن ڕێگری لە بەردەم جێبەجێکردنی ئەم لێک تێگەیشتە چوە ئەگەر تێبینیمان کرد بێت تاکو ئێستا تۆم باراک ئەفوە نەتەنیاهۆ نیگەرانە و لێدوانەکانیش ترامپیش ئەوەیە کە دەڵێ ئێمە لێک تێگەشتنی جیاوازمان هەیە لەگەڵ هاوپەیمانەکەمان لەگەڵ ئیسرائیل سەبارەت بە ئاگرباست و ئەوان پەلە دەکەن لە بۆ ئەنجامەکانی ئەگەر تێبینیت کرد بێ لێدوانێکی لەو زۆرەیدا لەبەر ئەوەی ئەم ڕێکەوتنامەیە ئاشتی لە لوبنان بەستۆتەوە بە ئاشتی لە نێوان ئەمریکا و ئێراندا هاوکات دەبێت لە باشووری لوبنان بکشێتەوە ئیسرائیل و ئەو مەرزەشی داناوە تاوەکو حیزبوڵات چەکدانانێ ئەم لە باشووری لوبنان ناکشێتەوە و چەکدانانی حیزبوڵاش پێم وایە
ناڵێم قورسە ینی من دەڵێم محاڵە ینی محاڵە حیزب الله بە ئاسانی چەکدا بنێ لە ڕوانگەی ڕێکەوتنێکەوە واتە چەکداربوونی حیزب الله تاریخێکی هەیە لە لوبنان و لە شەڕی حیزب الله لەگەڵ ئیسرائیل واتە ئەمیش بابەتێکی ترا بەڵام ئایا ئەمریکا لە ئەنجامی ئەم شەڕەکە هەیە ئەگەر تەبین کردبێت لە بیداتی خاڵێک مامەژە بۆ کردی ینی چۆن بتوانێت جارێککە ئەم پەیامە بە ئیسرائیل بدا کە من برا گەورەی تۆم و بڕیاری جەنگ لە لای منە و تۆ وڵاتێکی زلهێزنی و ناتوانانی خۆت و پارێزی تەنانەت بەرامبەر بە ئێرانیش ئەگەر بێت و من فریاد نەکەوت بامای ئایا دەگونجێ فشار و زەختی ئێرانە لەسەر ئیسرائیل چەندەیە بۆ ئەوەی کە ئەم ئاشتیا لوبنانیش بگرێتەوە و کە گرتیەوە ئەو کاتەی کۆسب لە بەردەم یان با بڵێن یەکێک لە کۆسپەکانی بەردەم جێبەجێکردنی خاڵەکانی لەکتێگەشتەکان نامێنێ ینی بە دیوەیەکی تر یعنی ئەمە نەبێتە کۆسب لە بەردەم ئەم ڕێکەوتنەی بەرەو ڕووی دەڕۆین لە بینی ئێران و ئەمریکایە ئەمە دەوەستێتە ناوەستێتە پەیوەندیەکانی ئێران و ئیسرائیل هێندەی دەوەستێتە سەر پەیوەندیەکانی ئەمریکا و کاریگەری ئەمریکا لەسەر ئیسرائیل و نێتی ئەمریکا بۆ ڕاوەستانی شار وەلابرنی ئەو ڕێگریانەوە لە ناویاندا ڕێگری دابینکردنی ئاشتی لە لوبنان. بەڵێ کاکتۆر بینی سەر عێراق بڵێن کاریگەری چی دەبێت ئێستا پشتیوانێکی زۆری حکوومەتی ئەمریکا خۆ بڵێن ئیدارەی دۆناڵد ترامپێ بۆ سەرۆکوەزیرانی نوێی عێراق عەلی زەیدی وەلەو ڕۆژانە تۆمبارێک لە بەغدا بوو لە هەولێر بوو باسی پشتیوانی دەکرێت بۆ ئەم حکوومەتە بەڕێز چۆن دەبینی هەم لە بەغدا و پەیوەست بە کوردیش سیاسەتی ئەمریکا لە عێراق خۆی ئەگەر تێبین کردبێ ئەمەش دەیە بگەڕێنەوە بۆ سەرەتایەک یعنی من لە ئێستانا ناڵم لە ساڵی پارلەس لە بیدایەتی ئەو ئەزمەی کە لە سووریا دروست بوو قەناعەتم وا بۆ ئەو ئەزمەیە شیعەکانی عێراق ناگرێتەوە لەبەرەوەی عێراق دراوسێ ڕاستەوە خۆی ئێرانە هەتا وەکو ئێران بمێنێ عێراق وەکو سووریا وەکو لوبنان وەکو ئیسرائیلی لێ نایە واتە ئەو کاریگەری کە ئێران دروستی کردو لەسەر شیعەکانی ناوچەکە کە پێ دەدر هیلالی شیعی ئەوە عێراق ناگرێتەوە و عێراق مەسیرەکەی تایبەتە بە حکوومەتی ئێستای ئێرانەوە و هەتاوەکو حکوومەتی ئێران بەو شێوازەی خۆی بمێنێ ئەوە عێراق فەرمانڕەوایی لە دەست پێکاتی شیعەدا دەبێت دیارە ئەوە شۆکارەکانی ڕوون کردوتەوە ئێستا لە دوای ئەم ئاگربەستە لە دوای ئەم لێک تێگەیشتە وا تەسەوڕ دەکەم بە پێی لێدوانەکانی تۆمبارک بیەوێ پشتیوان بن بۆ حکوومەتەکەی زەیدی و بتوانن بە دیوەک لە دیوەکان ئێران مەشغوڵکەن بە ناوڕۆکی ئەو ڕێکەوتن نامەیەوە و پشتیوانی لە زەیدی بکەن و پێگەی ئەمریکا بگەڕێنەوە عێراق و بە دیوێچکە بە ئەوە بەڕوونتر بڵێم ینی لە ئێستا بەدواوە لەوانەیە حکوومەتی ئەمریکا زیاتر فشار بخاتە سەر یەکێتی و پارتی بۆ ئەوەی پابەندی ئەو ڕێکەوتنانە بن لەگەڵ حکوومەتی عێراقا و ئەم ناکۆچەی کە لە ڕابردوودا هەبووە بەلایانی کەمەوە کەمی بکەنەوە واتە تێیدکردنی حکوومەتی عێراق و تێیدکردنی دەسەڵاتی مرکزی وەکو چۆن لە سووریاشەگە تێبینیمان کردوێ وردە وردە خەریکە پێدە ناچار بکە لەگەڵ حکوومەتی مرکزی دیمەشقا پێک بێ و ئەم سیاسەتە لە عێراقیشدا پیادە دەکرێت بەڵام وەکو پێم گوتی بە شێوەی قۆناغبەندی و لێدوانەکانی تۆمبارک و واروە ئەمریکا ئەم پێشبینیەی من با بڵێن دەسەلمێنێ و دووریش نییە لە چوارچێوەی ئەم سیاسەتەیدا فشار بخاتە سەر یەکێتی و پارتی بۆ ئەوەی ڕێک بکەون و ڕێک بکەون بەشێکی هۆکاری ئەم ڕێکەوتنە ئەوەیە چونکە بەشێک لە ناکۆچەکانی بینی بەغدا و هەرێم ڕنگدانەوەی ناکۆچی بینی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستاندا واتەگەر یەکێتی و پارتی بگەن بە پێکەنانی حکوومەتێک و بگەن بە قەرارێکی مرکزی لە نێوان خۆیاندا و کاتەی مامەڵەی بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێم ئاسانتر دەبێ و ئەمە خواستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لێدوانەکانی تۆمبارەکە. بەڵێ کاکتۆ زۆر خوێندنەوە بۆەوە دەکرێت کە زیاتر بۆ کواوشێوی دیمەشق بڵێن سووریا لێرەش حکوومەتی ناوەندی یاخود بڵێن حکوومەتی فدراڵی بەهێزتر بکرێ ئایان بەهێزبوونە لەسەر حسابی کورد دەبێ یاخود چۆن دەیبینی ئەگەر هەوڵێکە بێ بۆی کە هێزی چەکدار دارایی وزە هەمویان لە بەغداوە بن؟ خۆی ئەم بابەتە ئابوووریەکێکە لە بنەڕەتارە گرینکان مەسەن گۆڕینی ڕێڕەوی ئیبراهیم خەلیل بۆ ڕێڕەوێکی تری سنووری و هەروەها با بڵێن هەژمونکردن بەسەر خاڵە سنووریەکان زۆرتر دەزۆردان لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمانە
هێواش هەنگاوی تەدریجی قۆناغبەندین کە حکوومەتی مرکزی دەینێ بۆ دروستکردنی حکوومەتێکی مرکزی وەکو لە سووریا ڕوویداوە. ئەمریکا بەم ساڵانەی دوایی بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی سووریاوە زیاتر ئەوەی کە ئێمە لی تێدەگەین بەیەسکردنی حکوومەتی مرکزی و گونجانی بابرین حکوومەتە خۆجێیەکانە چه حکوومەتی فیدراڵی لە هەرێمی کوردستان واروە ئەو دەسەڵاتە خۆجێیانەی کە کورد لە سووریا دروستی کردووە بۆ ئەوەی کە زێتر با بڵێن بگونجێن لەگەڵ حکوومەتە مرکزیەکان لە دیمەشق و بەغدایە. ئەمە سیاسەتی ماوەی ئەم 2 ساڵەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. ئایا کورد چۆن دەتوانێت مامەڵەیەک بکە؟ من وا تەسەوڕ ناکەم ئەمە بەو خێرایە جێبەجێ بکرێ و کورد دەرفەتێکی دیبلۆماسی نەمێنێ و هێشتا ئەگەری ڕوودانیش لە ژان لە ناوچەکەدا دروست نەبێت تاوەکو کورد استفادەی لێ بکە. بەڵام دەوەستێتە سەرکردایەتی دیبلۆماسیەتی کورد خۆی کە چۆن دەتوانێت سوول لە دەرفەتەکان وەربگرێت. کە لە ساڵانی لە شەڕی داعشەوە لە ڕووداوەکانی دوار ڕوخانی سەدام حوسێنەوە دەرفەتی زۆر گەورە بۆ کوردە قساکە بیتوانی باە هەنگایی وا بەهاوێت تەبابێ لەسەر پێی خۆی بوەستێ بۆ ئەوەی ئەم بارودۆخی پشتیوانیکردن بۆ حکوومەتی مرکزی نەتوانێت لاوازی بکە. بەڵام هۆکارێکی لاوازکردن و بەدیهێنانی خواستەکانی تۆم باراک و ئەمریکا بۆ پتەوکردنی حکوومەتی مرکزی بەشێکی لە ئەداتە مساعیدەکان لە ڕێکارەکە هاوکارەکان ئەوەیە کە کورد بۆ خۆی تەبانیە و کورد بۆ خۆی هاریکارە بۆ ئەم پاشکۆیەتیە. دەبینین لە پێکاتنی سەرۆ کۆمار و پێشترەوە یەکێتی و پارتی و لایەنەکان لە پێشبڕچی گەورەدا بن بۆەوەی کە کام لایەنیان بتوانێت لەگەڵ بەغدا لە خۆی ڕازیکە بۆ بەدیانانی خواستەکانی. ئەمە ئەداتێکی مساعیدە بۆ ئەوەی کە ئەمریکا بەغدا زۆر ماندوو نەبن بۆ بەدیهێنانی ئەم ئاستا و کورد بۆ خۆی بە سەلامەتی ئەم دەستکەوتەیان پێشکەش دەکات. بەڵێ تۆم باراک چۆن دەبینی بەمەترسی دەبینی بۆ سەرکورد یاخودەوە چوارچێوەی بڵێنی دارەی ترامپە کە لە سووریا بەم شێوێ مامەڵی کرد لەسەر حسابی کورد و تاڕادێگە و بێزکردنەوەی دیمەشق ئەی بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان هیچ مەترسێکی تێدایە یاخود پێوایەت فشارێ بکە؟ خۆی خوێندنەوەی تۆم باراک هەمان ئەو خوێندنەوەیە کە ترام دەیکە ئەوش خوێندنەوەیکی ئابووریە بەڕاستی ینی ئابووریە بۆەوەی کە ئایا ئەگەر بێت و ئەم حکوومەتانە حکوومەتی مرکزی بن لە ڕووی ئابووریەوە ئەمریکا لە ناوچەکەدا قانداز دەکات ڕۆژاوە قانداز دەکە یاخود حکوومەتی پارچە بن. تۆم باراک لە بیدایەتی هاتنی بۆ سووریاوە پەیامەکەی خۆی گەیان کە ئەمزێتە لەگەڵ حکوومەتە مرکزیەکاندایە و لێکدان ئەگەر لەبیر دوێ پاشکۆی لێکدانەوەیەکی ئابووریانەی بۆ ئەم قەنەعەتەی خۆی کرد و هیچ ئەگەرێکیش نییە کە تۆم باراک پەشیمان بوو بێتەوە لەو قەنەعەتەی خۆی ئەوەی کە قەنەعەتەکەی دوای خست هەم لە سووریا هەم لە عێراقکە لەسەر ئەم ڕێڕەوە کار بکە شەڕی ئێران و ئیسرائیل بوو لە حوزەیرانی ساڵی پارەکە. بۆیە من پێشبینی دەکەم ئەگەر بێت و کورد بە زووترین کات لە گفتوگۆیەکانی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ بەغدایە نەتوانێت بە شێوەیەکی حەکیمانە لە دوایەوەی کە لە نێوان خۆیاندا یەکێت و پارتی نەگەنمە نەتیجەیەک واتە سەوڕ دەکەم لە ئێستا بەدواوە واقعی سیاسی و هەژمۆنی ئەمریکا و وجودی تۆم باراک زۆر لە قازانجی هەرێمی کوردستان نەبێ ئەگەر زۆر بە حەکیمانە مامەڵەگەر ئەو دۆسیەدا نەکرێت. باشە چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە ناوخۆی هەرێم کە حکوومەت پێک نایە پێ دوایە وەکو پێشووتر ئەمریکا لە ساڵان پێشتر فشاری زۆری دەکرد بۆ پێکێنانی حکوومەت ئەم جارە ئەم جۆرە فشارانە هەبێ بۆ یاخود ئەولەویاتی گۆڕاوە ئەوەندە تەداخل ناکەن دەستێوەدان ناکەن لە پرسی پێکێنانی حکوومەت هەرێم. وڵی تاکو ئێستا تەداخلاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تۆم باراک و باڵێزەکانە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا هێندەی ئامۆژگاری بۆ هێندەی فشار نەبووە لە دەرهاویشتەکانی ئەم شەڕی هێشتا یان ئەم لێک تێگەیشتە هێشتا زووە ئەو بڕیارەی بدەین بڵێن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشار دەخاتە سەر یەکێتی و پارتی بۆ پێکەنانی حکوومەت. تەسەوڕ دەکەم هێشتا ئەو ئاماژانەی کە هەن بای ئەوە ناکە ئێمە و قەنەعەتە بێنین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشار دەخەنە سەر یەکێتی و پارتی بۆ دروستکردنی پێکێنانی کابینەی تازەی حکوومەت. هێشتا زووە ئەو پێشبینی ئەو قەنەعەتەمان بۆ دروست بێ کە بڕیاری لەسەر بدەین. ئەی پێکێنانی حکوومەتەکە پێدوای دەرچەیەکە بێ کۆمەڵک دەست پێشخەری هەبوو یاخود دۆخکارەوە بە چەقبەستووی دەمێنێتەوە پرسی پێکێنانی حکوومەت کارانەکردنەوەی پەرلەمان. دەزانی چۆنە ئەمەش دەوەستێتە سەر ئەوەی کە بگەڕێنەوە بۆ
ڕابردوو من پێش هەڵبژارنی پەرلەمانی کوردستان پێش مانجی دەی 2014 لەوانەیە بەشێک لە هاوڕێیەکانم و بەشێک لەم کەناڵانە شایدی ئەوە بدەن کە من قەناعەتم وا بۆ هەڵبژارنە گۆڕانکاری گەورە ناکا بەڵام دەرفەتێک یعنی وڵاتانی ئیقلیمی و تەنانەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش هەمویان لەسەرەوە کۆکن کە هاوسەنگی لە هەرێمی کوردستان لە بینی یەکێتی و پارتیدا تێک نەچێت ینی باتخوا ڕوونتر بڕۆینەوە ئەنی کۆمەڵێک هاوسەنگی هەیە لە ناوچەکەدا ئەمریکا سوودی لێوەرگرتوون زیانی لێ نەکردوون ناکۆچی و شەڕی ڕاگەیاندنی بینی سونە و شیعە ئەمە 2000 بە بەرژەوەندی ئەمریکا کۆتایی پێدێ ناکۆچی بینی یەکێتی و پارتی لە 1992ەوە وەکو دیزاینێک ئەم دوو هێزا هێندەی سوودی بۆ بەغدا و بۆ تاران و بۆ ئەنقەڕە بووە زیانی لە کورد خۆی داوە کەواتە بۆ ئەمان دەستکەوتێکی گەورەیە و لە ساڵانی ڕابردوودا بینیمان دەسەڵاتی پارتی بەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستاندا زۆر زیاتر ببوو دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو لاوازی چوو بوو بۆیە من لە بەرنمەیەک کەش لێرەکانە گوتم ئەمەی کە ئێستا هەیە بە شێوەیەک لە شێوەکان هاریکاریکردنە دەرفەت پێدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە زارێککە سازش بۆ پارتی نەکا و دەبێ ئەم هاوسەنجێ دروست بێتەوە و ئەمە دروستکردنی بابرین پشتیوانیکردنی هێزەکانی دەرەچی بۆ پشتیوانیکردنی لایەنێکیان لەو کاتێکی خەریکە هاوسەنجی هێستێک بچێ ئێمە نمونەی تری پێش سیوێکی ئابمانەیە خۆ سیوێکی ئاب تەنها سەدام حوسێن و بەغدا نەبوو کە هاوکاری پارتی کرد بۆی کە هاوسەنجی هێز ڕێک ببێتەوە ئەوە ئاماژەیەکی ئەمریکیەکانیش بوو یان با بڵێن گوڵۆپی سەوزی ئەمریکیەکانیش بوو گوڵۆپی سەوزی تورکیا وڵاتانی دەوروبەر بوو کە بە فیعلی هاوسەنجی هێستێک چۆ دەبێت فریای بکەوین واتە هاوسەنجی هێز لە بینی یەکێتی و پارتی بەرژەوەندی هەموو وڵاتانی ئیقلیمی و دەرەکی تێدایە و پێکلێهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەوەیەکە یەکێتی دەیەوێ ئەو هاوسەنجە بێنێتەوە ئاستی خۆی پارتی هێشتا ئەم قەنەعەتەی بۆ دروست نەبووە کە ئەمە تەنها یەکێتی نییە ئیرادەیەکی ئەقلیمی و دەولیشە کە دەبێت ئەو هاوسەنجی بێتەوە ئاستی خۆی ئەگەر باتەیە و پارتی ئەو قەنەعەتەیە بوویایە من دەسەوڕ دەکەم لە سەرەتاوە ئەو سازشەی بکرد باە بۆی حکوومەتەکە پێک بەهاتایە واقعەکە نەدەگەیشتە ئێستاش دەبێت بگەن بەو نەتیجەیە کە ئیرادەیەک هەیە لەگەڵ گەڕانەوەی هاوسەنجیە لە بینی یەکێتی و پارتی بە حکومڕانی هەرێمی کوردستان ئەمەی کە واقعەکەی دواقستووە ئەم حالەتەیە ئایا ئەم هاوسەنجیان بابرین یەکێتی و پارتی چۆن دەگەنە خاڵێکی مشتەرەک لەو ڕوانگەیەوە و یەکێتی تەماحەکانی دەگاتە و ئاستەی کە هاوسەنجیەکە لە ئاستی خواستەکانی ئەودایە پێم وایە ئەو کاتەی حکوومەت پێک دەهێنرێمە لە حالەتی یاعتیادی بەڵام ئەگەر فشاری دەرەچیش دروست بێ ئەمە خاڵێکی ترە بەڵێ کاتمنەوە بەس بە دووری دەزانی ئەو هاوسەنگە دروست بێتەوە چکە ئێستا داوای یەکێتی داوای نوێی حکوومەت دەکا داوایەکی لە پۆستە باڵەکان دەکە داوای وەزارەتی ناوخۆ دەکە پارتی ڕەتی دەکاتەوە مامەڵە لەگەڵ نەوەی نوێی یەکێتی ناکە بەیەکەوە بە دووری دەزانی ئەو هاوسەنگە بگەڕێتەوە حکوومەت پێک بێ مام خاڵی برم ئێمە لە مێژە مەحکومی بینی حکوومەتی حکومڕانی کە دابش کراوە لە بینی دوو هێز واشتە سەوڕ ناکەم بەو نزیکانە ئەم دوو هێزە لەسەر کار لا بچن ئەمە خاڵێکە لەوەدایە با لێک تێ بگەین من لە پێدانی سەر کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتەی گوتم ئەمە بەشێکی ئیرادەیەکی دەرەچیە کە دەگەڕێ بە دوو ڕاگرتنەوەی هاوسەنجی هێز بۆ هەرێمی کوردستان واتە ئەمە نەبە تەنیا دەتوانین بیبەستینەوە لە خراپی دیبلۆماسیەتی پارتی دموکراتی کوردستان و نەتوانین بیبەستینەوە بە بەهێزی دیبلۆماسیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێندەی پاڵپشتی و هێزە دەرەچیەکان کە هاوکارن بۆ گەڕانەوەی ئەو معادلەیە ئەم خواستەی دروست کردووە ئایا ئەمەی کە لە بەغدایە دروست بوو ئەم هاوکاریکردنە بۆ گەڕانەوەی هاوسەنجی هێز ئەم هاوکاریە دەکرێت بۆ پێکەنانی حکومە لە هەرێمی کوردستان تاوەکو یەکێتی خواستەکانی بەدی بێنێ لەو پۆستانەی کە داوای دەکەتاوەکو حکومەت پێک بهێندرێ یان بەو شێوەیە دەوەستەیە پارتی سازش ناکە و یەکێتیش سوورە لەسەری و لەو ڕێگەیەوە با بڵێن ئەم کارە بەو شێوە بە هەڵپەسێدراوی دەمێنێتەوە ئەمەیان دەوەستێتەوە سەر با بڵێن تەفاهمی بینی پارتی و یەکێتی و بەشێکی دەوەستێتە سەرەوەی کە ئایا تدەخلی هێزە دەرەچیەکان چەندەیە بۆ ئەم هەنگاوە چۆن لە بەغدای هاوکاریان کردن ئایا لە هەرێمی کوردستانی فشاریان دەخەنە سەریان نە ئەمە پێم وایە لە پرسیارەکەی پێشتر گوتم هێشتا ڕوون نییە بڵێن فشار لەسەر یەکێتی و پارتی هەیە بۆ پێکەنانی حکومەت بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر کامەران بابان زادە مامۆستای زانکۆ کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاسیان بەدەبوون دەکەین